ئەمساڵ لە وەرزی ئاگرکەوتنەوە 12 حاڵەتی ئاگرمانە بووە و ئەم 12 حاڵەتە مەلەفمان بۆ کردوێتەوە و دوو کەس لەوانە گیراون و ڕوبەڕووی دادگا کراونەتەوە و چەند حاڵەتێکیان بەهۆی تەقینۆی لغم بووە لە براستەخانوێتیوە و چەند حاڵەتێکیشیان لە سنوورەکانەوە بۆماناتوە و مەلەفی لە کۆڵینۆ کراوەتەوە بە دوادەچوونەکەین بۆ ئەوانەی کە ئەو کەسانی کە ئەو ئاگرانیان ناوەتەوە هەر کەسێکیان هەر کاتێک و هەر ساتێک بۆمان دەرکەوێت ڕوبەڕووی دادگایانەکەینەوە و 3000 بۆ 3500 پوش و پاوەن و دارستان سوتاوە و سواز بەخوا ڕزی هاوڵاتان هیچ ڕزێک و باخێک نەسوتاوە دەست کرد بەڵام زەرەری داوە لە دارە سروشتیەکان و لە وەرگاکان و هەر بۆیە لێرەوە بەڕاستی داوا لە هاوڵاتیانەکەین هاوکارمان بن و ئەم ساڵ بەڕاستی هاوکاری باشیان کردوین و ڕێکخراوی ملەکەوە و هەموو هاوڵاتیایی دەڤەرە و سنوورەکە ئەوەی کە توانوێتی هاوکارمان بوون و هەر لێرەشو داواکەین لە هاوڵاتیان بەڕاستی ئەو ئاگرکەوتنەوە زەرەر لە دارستانەکانەدا زەرەر لە پوشپاوانی ئەم سنوورە ئەدا بۆیە هاوکارمان بن لەبەر ئەوەی تەنها ئەوە ماڵ شخصی کەسێک نییە و ئەو ئاگرانەی زۆربیان شخصیە لەبەر ئەوەی خەڵک ئەم بەعام خەزەی سووتێنێت و هیچ ئاگرێکی بۆمان دەر نەکەوتەوە بڵێن حاڵەتەکە حاڵەتێکی تەبیعی بیان سروشتی بێ بەڵام حیلا هەمووی دەستکرد و لە ئەنقەز بووە من هەر لێرەش و جارێکی داوا لە هاوڵاتیان هێن پابەندی ڕێنەمایەکان بن و هاوکاری دارست مەفرەزەکانمان بن